سلااو بینەرانی ئازیز و خۆشەویستی تلوزیۆنی پەرتۆ لەو بەشە لە بەرنامەکەماندا وتوێژێکمان هەیە لەگەڵ هاوڕێهمایانی گۆدازگەر سەبارەت بە نشستێکە لە شاری ستۆکۆلم لە هەفتەی ڕابردوودا سەبارەت بە کۆنفرانسی ئەم دوایانە کە هەروە باسم کرد لە هەفتەی ڕابردوودا لە ستۆکۆلم بەرگوزار بوو، جەریاناتی ئیسلاح تەلەب و ناسیۆنالیست بەرگوزاریان کردبوو. هاوڕێهمایە نوێ ڕای بە خێراتنت بۆ بەرنامەی ئەو ڕۆکەمان دەکرێت ناوەڕۆکی مەسەلەکەمان بۆ باس بکەیوە سەبارەت بە ئامانجەکانی تۆزیحاتێکمان بۆ بدەین. زۆر سپاس دەکەم. منی سڵام هەیە بۆ تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، هەروەک لەوانەیە کە بینەران ئاگادار ببێتن ئەم کۆنفرانسە ڕۆژەکانی 25 و 26 مەی لە شاری ستۆکۆلمی سوێد بەڕێوە چوون بۆ لە ئیرانە کۆنفرانسگەرێکا بوو کە پێشتریش لە وڵاتانی تر هەر لە ستۆکۆلم جارێکی تر لە بروکسل و لە پراگیش گیرابوو و بەشداربووانی ئەم کۆنفرانسانە کە سابقەکێ دەکرێتەوە بە ساڵانی ڕابردوو جریاناتی ڕاست و سەلتەنەت ئیسلاح تەلەبانی دەرەوەی حکوومەتی جمهوری ئیسلامی و بەشێک لە قەومپەرستانی منتەقەیی بەتایبەت لە کوردستان بوون و بەتۆری کولی ئەوە کە ئێوە سوالتان کرد لە ڕابطە لەگەڵ ئامانجی ئەم کۆنفرانسانە عبارەتە لە دەخەڵەتگەری زۆرتر لە داهاتووی ئێران و کوردستان و تەحوڵاتێکی پێشڕووکە لە کوردستان و لە ئێرانە ئەوان چاوەڕێیەکەن. سابقەی ئەم کۆنفرانسانە هەروەک باسم کرد بەستگی مستەقیمی هەیە بە تەحوڵاتێکەوە کە غەرب بە تۆری کوردی تەئسیراتێک و بەرنامەهایەکی کە غەرب و ئەمریکایەتی بۆ منتەقە و لێرە مشخەسە بۆ ئێران هەمیشە کۆنفرانسی ئەمانە و دەخەڵەتگەری ئەمانە و زیندووبوونەوە و جموجۆری ئەم ئەحزابە ڕاست و قۆمپەرستانە رابطەی مستەقیمی بووە لەگەڵ دوو شت. یەکێک ئەوە کە سەناریۆ تەحوڵاتێکە لە دو ساڵی ڕابردوو لە ئافریقا و لە کشوەرگە شمالی ئافریقا ڕوویدا نەوعێک ئالتەرناتیڤ و دروستکردنی لەلایەن غەربەوە هاوردووە مەیان لە نێو سەحنەی جامعە نیشانی داوە وەکو سووریا وەکو لیبی وەکو وڵاتانی تر کە ئێمە ئێستا خۆمان هەمووشایەتین ئەمانە شەوەقی بۆ بۆم ئەحزابە ڕاستە کە بتوانن لەم تەریقەوە خۆیان بە سیاسەتەکانی ئەمریکا و غەربەوە گرێ بدەن و بتوانن لەم تەریقەوە دەخەڵەت بکەن. بەشێکی تریشی یا فاکتۆرێکی تریشی کەم شەوەقی ئەمانە بووەوە بە تۆری واقعی ئیجازەی پێداون کە بڕۆنە ئەم مەیدانەوە بۆ پێشانەوەی نسخە بۆ داهاتووی ئێران و کوردستان عبارەت بووە لە فشارگەری داخلی کە خودی جمهوری ئیسلامی بۆ خەڵک و بۆ جامعەی هاوردووە فەقر و گرانی و بەدبەختی بە تۆری کولی سەرکوردکردنی ئاعترازاتی مردم و تا ئەنازەیەک ئەتوانم بڵێم یەئس و نائومێدی لە نێو جامعە هەمیشە زەمینە خۆشکەری ئەوە بووە کە ئەم هێزە ڕاستانە بە کۆمەکی غەرب دەست بنە دانانی بۆها کۆنفرانسگەرێک و گەرێکیان بێ بۆ ئایندەی ئێران نسخە بە شێوەی خۆیان پێشتەوە. مەمنونم هەمایانی گۆدازگەر. ئەم جەریانانت پێت بە بڕوای ئێوە چەندە شانسیان هەیە لە ئاڵوگۆڕی دوایی ئێراندا و ئەگەر ئەوان باسی دفاع لە دموکراسی دەکەن دفاع لە انتخاباتی ئازاد دەکەن بە بڕوای ئێوە بۆچی خراپە؟ هەروەک باسم کرد مانەوەی جمهوری ئیسلامی بە نەزەری من زۆر کۆمەک مانەوەی درێژخایەنی جمهوری ئیسلامی بەم شێوەیە کە ئێستا هەست زۆر کۆمەکەکا بەوە کە ئەم سەناریۆ ئەمانە و ئەم تەرخ و پرۆژەی ئەمانە سەرکەوێ. من پێم وابێ ئەوە کە باسی لێکرێت چەند شانسیان هەیە بەستگی بە یەک شت هەیە، ئەویش ئەوە ئەگەر هەڵچوونی مبارزاتی توپێی لە ئێرانە ئەگەر اعتراضاتی کۆمەڵانی خەڵک عەلەی جمهوری ئیسلامی بە شێوەیەکی ئینقلابی بەرەو پێش بچێت و سەردەوێشی جمهوری ئیسلامی بە قیام و بە تێهەڵچوونی مردم بکەوێت بە بارێکە و ئەم ڕێگە بەرێتە بەر جامعەی ئێران ئەم جەریانەتە شانسیان زۆر کەمە ئەکەونە حاشیەوە و مەجبورن جۆرهایەک ڕەنگ بگۆڕن وەکو هەمیشە و سیاسەتێتر بگرنە بەر. ئەگەر ئەمە ڕوو نەدا و ئەم ئیستیسال و سەرکوتی ئەم ئیستیسالەکە بەداخەوە لە نێو بەشێک لە جامعە هەیە ئەگەر یەس لە نێو جامعە لە ئەسەر سەرکوتی جمهوری ئیسلامی و هیچ نەکردن و نەهاتنەمەیانی ئەخشاری مختلف ئەگەر پەرە بسێنێت بەداخەوە ئەمە ئەتوانێت زەمینە خۆشگەری ئەوە بێت کە لە نێو جامعە ئومێد بە غەرب ئومێد بە بانەوە ئومێد بە ئەمریکا و تەرخەگەری کشوەرگەری ئەوروپایی و ئەمریکا لە نێو جامعە مقدارێک پەرە بسێنێت و ئەم مەیانە تا ئەندازەیە زەمینە خۆشکەرە بۆ ئەوە کە ئەم جەریاناتە بتوانن تیا سەناریۆیەکی ڕەش لەسەر جامعە دابسێنن. ئەمان عێراقیان دیوە کە بەم شێوە قدرت کەوتە سەر دەستیان
کوردستانی ئێرانیان دی عێراقیان دی وەکە بەم شێوە قدرەت کەوتە دەستیان و ئەمە وەسوەسەیانی کردووە بۆ ئەوە کە ئێدام درێژە بدەن بە ئەم کۆنفرانسانە و ئایندەی خۆیان لە ئەم سیاسەتەی غەرب و ئەمریکا ببینن. بەڵام بە تۆری کوردی من پێم وایە ڕەوەندی بۆچوونی مبارزاتی مردم لە ئێرانە خەلخەلاتی ئێمە سابت دەکات و تەبەقەی کارگەر و کۆمونیستەکان و ئازادیخواهاکان ئەبێ بە وریاییەوە لە ئەم ڕابطە بەتەوەجێ ئەوە بن کە ئەم سەناریۆ هیچ سەرکەوتنێکی نەبێت. انتخاباتی ئازادی ئەمان و یا مەسەلەی دموکراسی ئەساسەکەیکی و ئازادەکەیکی لەلایەن ئێمە کۆمونیستەکانەوە مەردوودە و فری و حەقەیەکی زیاتر لە فری و حقوق نییە. ئازادی انتخابات حتا ئەگەر ئازاد وایە کە ئەمان منزوریانە ئەبوو بە ئەوە کە ڕەفسنجانی و ئیسلاح طەلەب بێتە سەرکار، هەمان سەرکوت و هەمان خەفەقان و هەمان برسیەتی و هەمان گرانی و مەشقەت بوو بۆ کاریگەری و زەحمەتکێشان لە نتیجە انتخابات بە ئازاد و بێ ئازادیەوە لەلایەن ئێمەوە مەردوودە و فەقەت ناوێتە بۆ واردبوونی ئەم جەراناتی ڕاستە بۆ حاکمیەتی سەرمایە لە ئێرانە. زۆر سپاس. هەر وەک ئاگادارن هێندێک جەریاناتی کوردستانیش وەکو سازمانی زەحمەتکێشان بەڕابەری عەبدوڵای موحتەدیش لەو نشستەدا شرکەتیان بۆ. پێتان وایە دلیلی ئەوان چییە و پێتان وایە ئەوان بۆ شرکەتیان کردو هەدەفیان چێ لە شرکەتکردن لەو نشستەدا؟ سەرکەن ئەمانە شەریکەکانی کوردستانی ئالتەرناتیڤی ڕاستی ئێران، ئەمانە هەمیشە لەگەڵ ئەوان شەریک بوون، ئەمانە ئستراتیژیان لەگەڵ ئەوان یەکێکە. عێراق بینن لە ئەسەر حملەیەکی خوێناوی ئەمریکا و غەربەوە قدرێتێکە لە ئاسمانیشە ئەمان خەیاڵیان نادی لە خەونیشە لەیان دەدی کەوتەسە بە ئەوەشی ئەحزابی ناسیۆنالیستی کوردەوە و ئێستا لێنە خەریکن حاکمیت دەکەن و تەبەقەی کاریگەر و زەحمەتکێش ئاوا کە هەموو میدیایەکە ئێبینێ خەریکن لەگەڵی مامەڵەکەن. ئەمە لەلایەکەوە لەلایە تریشەوە ئەمانە هەمیشە مەعامەڵەگەر بوون لە کوردستان. ئەحزابی وەکو حزبی زەحمەتکێشان لە زمانێکا کە مبارزاتی مردم لە هەڵچوونان بوێت پەیامی ناردووە بۆ جمهوری ئیسلامی کە لەگەڵی مزاکرەکات. لە زمانێکا کە یەئس و نائومێدی بڕۆتە ناو جامعە و دانی ئەوە کە ئەمریکا بە ئێران حمڵە ئەکات و بیانوێ لە ئەم تەریقەکەیترەوە استراتیژی خۆیان بەنەبەرەوە ڕوو ئەکاتە ئەمریکا و ئەحزابی ڕاست. بە تۆری کولی ئەمە ناشی لە ئەوە بێت کە ناسیۆنالیستەکان بەقەو یەک زەڕە منافعیان لە ڕەبتیان بە منافعی خەڵکی کاریگەر و زەحمەتکێش و کۆمەڵانی خەڵکەوە کە هیچ حتا تەنانەت بۆ مەسەلەی ملی و مەسەلەی کوردی هیچ ڕەبتێکیان نییە. ئەوەی کە ئەویانەوەیەوە ئێمە کۆمونیستەکان هەزاران بار تکرارمان کردوسەوە عبارەتە لە گرتنی گۆشەیەکی چکۆلە لە قدرەت و شەریکبوون لە چەپاڕۆڵی جامعە و سەرکوتی تەبەقەی سەرمایەدار عەلەی خەڵکی هەژار و فەقیرە. ئەمە استراتیژی ئەوان بووە و بە هەر جۆرێکە بۆیان بکرێت بە هەر نۆکەریەک و بە هەر تەقیربوونکردنێکی خۆیان حاضرن هەنگاوی بۆ هەڵبگرن. هەروەها کە زۆر کەس شایەدی بێتی عەبدوڵڵا موحتەدی لە ئەم کۆنفرانسەی ئەخیرە حتا نەیەتوانی باسی فدرالیستەکەیشی بکە، حتا نەیەتوانی باسی خەڵکی مەسەلەی کوردەکەیشی بکە بە شێوەیە ڕاست و هێندی خۆی حتا لەلایەن ئەحزابی بانترەوە هەر وەکو ژێرچەپۆکە ظاهر هەبوو و ئەم دەحڵەش نیشانی داکە واقعاً ئەمانە ئەبێ لەلایەن خەڵکەوە دەسێ ڕەتبەسینەیانەوە بگرێت کە هیچ ڕەبتێکیان بە منافعەی خەڵکی کوردەواریەوە نییە و بە تەبەقەی کاریگەر و زەحمەتکێشەوە کە ئەسڵەن ڕەبتیان نییە. زۆر سپاس. ئەگەر پەیامێکت هەیە قسەیەک سەڵباسێکت هەیە بۆ بینەرانی تلوزیۆنی پەرتۆ لە ماوەیەکی کووردا لوتفکەی بفەرموون. قسە و باسی من بۆ خەڵکی کوردستان هەر ئەوەیە کە لە ئەم میدیای ئێمەوە شایە تایسە هەزاران بار تکرار کراوەتەوە ئەبێ بە چاوی بازەوە تەماشای تەحوڵاتی داهاتوی کوردستان و ئێران بکرێت. بە قەوڵی ئێمە کۆمونیستەکان ئەڵێن ئەبێ بزانین دوشمنانی خەڵکامانە. ئێستا دوای 30 ساڵ بەنظر من بۆ زۆر کەس ڕۆشنەوە بووە کە ئەحزابی ناسیۆنالیست و قەومپەرست وەکو سازمانی زەحمەتکێشان وەکو کەسانی تر هەر وەختێ بێ لە باوەشی دژمنانی ئێمە حتمەن پەیامی دوێنێ و پێرەکەی بژاکتەر بە خامنەیی بیستووە لەوانەیە لە تەلەڤیزیۆنی پەرتۆ قسەی لێ بکرێت. ئەوە تازەگی نییە. هەموو کەس لە کوردستانە سازشکاری حزبی دموکرات و چاو لە دەستبوونی جمهوری ئیسلامی لەلایەن حزبی دموکراتەوە لە 30 ساڵی گوزەشتدا دیوە. تەواوی ئەحزابی ناسیۆنالیسمی کوردوانە ئەمانە بەشە لە قدرەتیان ئەوێ کاریان بەوە نییە کە خەڵک لە 30 ساڵی گوزەشتا کاریگەران لە 30 ساڵی گوزەشتا چه مەرارەت و بەربەختیەکیان کێشاوە زندگییان واردی چه مەشقەتێک بووە لەگەڵ چ گرانی و زندگیە سەختێک ئاخرێتن دەست و پەنجە دەربکەن. لە نەتیجە ئەبێ ئەمانە ڕەدەوە بکرێت. ئەبێ بڕۆنە پاڵ ئەحزابی کۆمونیست و ئازادیخوازێکە بە تۆری واقع گەرێکیانە جامعەیەکی نوێ و جامعەیەکی تر و دنیایەکی باشتر لەو جامعەدا بمەرزێنن کە یەکێک لەوانە ئێمە حەزبی حکومەتیستین بە ڕاهبەرەکانیەوە بە بنیامە ناسراوەکانیەوە و
خەڵکی کوردستان لە بینی دۆست و دژمنە بتوانن دنباڵی شوێنی کام بۆ چوون و خەت و جەهەت بکەون و ئایندەی خۆیان لەکوێ بدۆزنەوە و بە چاوی ڕوونەوە تۆشەی دنیا بکەن. ممنونم هومایانی گودازگەر لەوەی کە لە بەرنامەی ئەوڕۆیە مەشورکەتت کرد. سپاس بۆیەوە بینەرانی ئازیز و خۆشەویستی تلوزەنی پەرتۆ.